و دەبێتە هۆی ئەوەی کە نەتوانن منداڵ بخەنەوە چە بخەنەوە تا تووشی نەزۆکی ئەبن. لەسەر هەردوو ڕەگەز کاریگەری ئەبێت. هۆرمۆنی شیریان هۆرمۆنی پرۆلاکتین ئەو هۆرمۆنەیە کە لە بەشی پێشەوەی ڕژێنی ژێرمێشکەوە دەرەچێت، ڕژێنی نوخامی، کە ئەم هۆرمۆنە کاریگەری تەواوی هەبێت لەسەر شانەکانی مەمک بەتابەتی لەو ئافرەتانەی کە کۆرپایان هەیە و دەتوانن لە ڕێگەی ئەم هۆرمۆنەوە شیر بدەن بە منداڵەکانیان. ئەگەر ئەم هۆرمۆنە کەم بێت لە جەستە یان بەرز بێت، لە هەردوو بارەکە کاریگەری لەسەر کەسی توشبوو ئەبێت. لە کەمبوونەوەی هۆرمۆنی پرۆلاکتین یان هۆرمۆنی شیر، کەسی توشبوو واتە ئافرەتی خاوەن کۆرپە ناتوانێت شیری تەواو بدات بە کۆرپەکەی. لە ئەگەری بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر لەسەر هەردوو ڕەگەز کاریگەری ئەبێت. لەسەر ڕەگەزی پیاوان دەبێتە هۆی لاوازی سێکسی و دەبێتە هۆی ئەوەی کە نەتوانن منداڵ بخەنەوە چە بخەنەوە تا تووشی نەزۆکی ئەبن. لەسەر ڕەگەزی ئافرەتان ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە کەسەکە مووی زیادە دەربکات، سوڕی مانگانی تێک بچێت، لە سنگی شیر بێت و هەروەها هۆکارێکی سەرەکیشە بۆ ئەوەی تووشی نەزۆکی ببن. سمارت وەرچەرخانە.